قەیرانەکەی یەکێتی و لاهور شێخ جەنگی چۆن قفڵی لێ دەدرێت. کێشەکان یەکێتی پێدەنێتە هەفتەی شەشەم و هێشتا ئاسۆیەکی ڕوون بۆ یەکلابوونەوەی کێشەکان نییە. هەرچەندە ڕکابەرەکانی دەڵێن خۆری هاوسەرۆکی پێشوو لە ناو یەکێتیدا ئاوا بووە و کێشەکەشی تەنها ماوە قفڵی لێ بدرێت، بەڵام 5 هەفتەیە لاهور شێخ جەنگی و نزیکەکانی لە گردەکەی سەرچنار و هۆتێلی لالەزار خۆیان گرتووە و چاوەڕوانی بەدەستێنانی کاتن تا دەواازەیەک بدۆزنەوە بۆ ڕزگاربوونیان لەو تەنگژەی تێکەوتون. بەپێی زانیاریەکانی دیپلۆماتیک دوا هەوڵ لە ناو یەکێتیدا بۆ چارەسەری ئەو کێشەی کە تا ئێستا بە هەڵواسراوی ماوەتەوە مبادرەیەکی دکتۆر بەرهەم ساڵحی سەرۆک کۆماری عێراقە کە هێشتا ناوەڕۆکەکەی ئاشکرا نەکراوە و هێشتا لەلایەن هەردوو هاوسەرۆکەوە نەقبول کراوە نەڕەفس، بەو پێی کە هەردووکیان هەندێ بڕگەیان قبوڵە و تەحەفوزیان لەسەر هەندێ بڕگەی دیکە هەیە. بەپێی زانیاریەکان لاهور شێخ جەنگی پێشنیاری کردووە بۆ ماوەی ساڵێک بچێتە دەرەوەی وڵات، دوای ئەو ماوەیە بواری پێ بدرێت بگەڕێتەوە ناو یەکێتی، بەڵام مەرجی ئەوەی هەیە کە ناونیشانی هاوسەرۆکی لێ نەکرێتەوە. هەرچی بافڵ تاڵەبانیە سوورە لەسەرەوەی کە نابێت چیتر هەڵگری ئەو نازناوە بێت و دەبێت دەستبەرداری پۆستەکەی بێت بە تەواوەتی و چیتر وەک هاوسەرۆک نەمێنێت، بەڵام لاهور شێخ جەنگی ئەم داواکاری بافڵ تاڵەبانی قبوڵ نەکردووە. بەهۆی درێژە کێشانی کێشەکەشەوە لە ناو یەکێتیدا ڕۆژ بە ڕۆژ دانیشتنی ئەنجومەنی سەرکردایەتی و یەکلاکردنەوەی کێشەکان ئاڵۆستر بووە و بافڵ تاڵەبانی گرنتی تەواوی نییە کە لە ئەنجومەنی سەرکردایەتیدا کێشەکان بەدڵی ئەو یەکلایی بکرێنەوە. سەرچاوەیەکی ئاگادار لە یەکێتی بە دیپلۆماتیکی وت لە ئێسادا بە پێچەوانەی جاران زۆرینەی ڕەهای سەرکردایەتی هاوڕای بافڵ تاڵەبانین و لەو پرۆسەیەشدا هاوکاری دەکەن، بەڵام بافڵ تاڵەبانی بە دوای گرنتی تەواوەتیدا دەگەڕێت و هەتا گرنتی 100% نەبێت کۆبوونەوەی سەرکردایەتی ناکات. لە ئێستادا گرەوی ماڵی تاڵەبانی لەسەر بێزاربوونی چواردەورەکەی لاهور شێخ جەنگی و چۆڵبوونی خۆڕسکانەی هۆتێلەکەن، هەرچەندە زانیاری ئەوەیان هەیە لاهور شێخ جەنگی و گردەکەی سەرچنار لەو پارەی هەیان بووە 26 ملیۆن دۆلاری کۆمپانیای قافیان لەبەر دەستدایە و ئەو پارەیەش گرنتی ئەوە دەدات کە تا ماوەیەکی زۆر ئیدارەی ململانەکانی پێ بکەن. ئەمەش پارەیەکی زۆرە و لە توانایدایە کاریگەری سیاسی پێ دروست بکرێت، بەتایبەت ئەگەر لاهور شێخ جەنگی بواری جوڵەی پێ بدرێت. ئەم پارەیەش دوو هێندەی ئەو پارەیەیە کە نەوشیروان مستەفا لە تاڵەبانی وەرگرت و بناغەی کۆمپانیای وشە و بزوتنەوەی گۆڕانی پێدانا.